لە ئێستادا گروپی شانۆی هەوار لە یاخود لە ڕێگەی ستریمەوە گروپی شانۆی هەوار لە ئێستادا خولێکی ڕاهێنانی شانۆیی ڕێک ئەخات بێگومان هەمیشە لەناو ئەم خولانەدا چەندین با بڵێن شانۆکاران و چەندین هونەرمەندان بەشداری تیاداکەن بێگومان ئامانج لەم خولا پێگەیاندن یاخود دروستکردنی ئاکتەری ئازادە بێگومان وەکو ئاماژەم پێکرد زۆرێک لە هونەرمەندان هەوڵەدەن لە تەواوی شارەکانی کوردستان لە ڕێگەی وەرکشۆپ و لە ڕێگەی سیمینارە تایبەتەکانیانەوە گرنگی بە شانۆوە بە پێگەیاندنی ئاکتەر بن. قسە و باس ئەەکەم لەگەڵ زۆر بەڕێز نەژاد نەجم شانۆکار سەبارەت بەم خولا. کاک نەژاد ئەگەر گوێت لە منە سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەم کاتتان باش ئێوارتان باش. سوپاس بۆ تۆ. دروستکردنی ئاکتەری ئازاد مانای چییە؟ ببوورە لە ناو نیشانەکە دیارە پێشووتر ئێمە ڕامان گەیانە ئەلانێکمان کرد بە ناونیشانی ئەکتەری ئازاد بۆ ناونیشانی خولەکەمان، بەڵام دوایی بەهۆی ئەوەی کە ئەو هاوڕێیامان کاکدارە بۆی ئیشوکارەوە نەیتوانێت خولەکە جێبەجێ بکە ڕاستەوخۆ ناونیشانەکەمان گۆڕی و من لەگەڵ یەکێ لە هاوکارەکانمونە شەوقی بە ناونیشانێکی تر ئاگایی ئەکتەر خولەکەمان ئەمڕۆ یەکەم ڕۆژ دەست پێ کرد. ئاگایی ئەکتەر بە مانای ئامادەبوونی ئەکتەر لەسەر شانۆ؟ بە مانایەوەی ئاگایی ئەکتەر بەوەی کە تا چەند ئەکتەری ئێمە بە ئاگان یاخود چۆن ئەکتەرێک دروستکەین بە ئاگا بێ لەسەر ستەیج لەسەر کۆی پرۆسی شانۆی کە نمایشێک بەرهەم دێت. زۆر باشە. مەبەستان لەم ناونیشانە چییە؟ بۆچی لە ئێستایا گرنگی بە ئەکتەرێک ئەدەن لەسەر ستەیج کە بە ئاگا بێت؟ هۆکارەکەی چییە؟ ئەمە جێی نیگەرانیە کە من بەداخەوە مایڵێم. شانۆی کوردی ئەگەر من باسی شارەکەی خۆم کەمەکو کەرکووک لە 1920ەوە لەم شارە شانۆ بوونی هەیە لە دوای داگیرکردنی عێراق لەلایەن بەریتانیەکانەوە تا ئێستا کە 2024 بەڵام ئەکتەری کورد بەداخەوە ئەکتەرێکی ئەمە ینی عمومەن باسەکەین ئەکتەرمان زۆر بە ئاگانیە ئەوانی کە زۆر بە ئاگان لێرەوە ئێڵم ینی بە پەنجەی دەست ئەژمێرێ ئەکتەری بە ئاگا و ئەکتەرێک کە پڕ بێت لە وزە پڕ بێت لە تەکنیکی نواندن ئەکتەرێک بێت لە ڕووی باگراوندێکی ڕۆشنبیریەوە باگراوندێکی زۆر بەهێزیە بێ تا ئێستا کە ئێمە خاوەنی زیاتر لە دەیان پەیمانگای هونەرجوانەکانین لەم کوردستانە زیاتر لە وابزانم 3 بۆ 4 کۆلێژی هونەرمان هەیە بەڵام ئەکتەرمان بەداخەوە نییە ئەکتەری شانۆیمان نییە لەگەڵ لەوانەی ترا کە سینەماوەوە من نامەوێت بچمە سەری بەڵام بۆ ئەم ناونیشانەمان هەڵبژارد ئەمانەوەی ئێمە هەنگاوێک باژین لەم شارەوە بتوانین هەوڵدەین ئەکتەرێکی بە ئاگا دروستکەین. سەرەتاترین بابەت کە ئەکتەر لەسەر ستەیجە بێ زۆر جار ئێمە لەو نمایشانە بینین گرفتی زۆر گەورە گرفتی زۆر سەرەتایی کە لە پەیمانگا ئەخوێنرێ بەڵام جێبەجێ ناکرێ یاخود پەیمانگا هەوڵی گەورەی نەداوە ئەکتەرێک دروستکا بە ئاگا بێ ئەوانەی کە دێن زۆر سەتحی و زۆر سەرەتایی بیرەکەنەوە ئەکتەر بەناو ئەکتەرمان لەگەڵەوەی هێشتا کەمە بەڵام ئەکتەری بە ئاگامان زۆر کەمە هەمووی ئەوەی کە ئایڵێم لە کوردستانە چەند ئەکتەرێک 5-6 لەوە زیاترمان نییە ئەوانیش گرفتیانەیە ئەمە ناگەێنێ کە ئێمە خاوەن شانۆنیمان نا خاوەنی شانۆیەکمان هەیە بەڵام کێشە و گرفتی گەورەمان هەیە لە نواندن بۆیە زۆربەی نمایشەکان کە بەرهەم دێت
لاوازە بێ کێشەمان هەیە بۆیە ئەمە هەوڵێکە کە خولێکی دەڕۆژەی ئێمە ناڵێن لەم خولەیە ئەتوانین دایان ئەکتەری زۆر بە ئاگا دروستکەین بەڵام هەوڵێکە دەستپێکێکە بۆ باشتربوونی ئەو حاڵەتە. بەڵێ ئەو پرسیارەی کە ئەبێ بکرێ ئەوەیە ئایا ئەم هەموو پەیمانگە و زانکۆکان کە بێگومان ساڵانە چەندین کادر پێگەێنن و لە ڕێگەی میتۆدەکانی شانۆ با بڵین بە شێوەیەکی زانستی شانۆ تایدا خوێنرێت ئەگەر هەموو ئەو پەیمانگە و زانکۆیانە نتوانن با بڵین کادری بە ئاگا یاخود ئاکتەری بە ئاگا دروستکەن ئاخۆ با بڵین ئێوە لە ڕێگەی با بڵین وەرکشۆپێکی چەند ڕۆژەیەوە ئەتوانن ئاکتەر بە ئاگا بێننەوە؟ طبعاً جێی داخە ئێمە زۆر جار لە ناوەندە شانۆیەکە زۆر قسە لە سەرماکەین هەمومان زۆربەمان دەرچووی پەیمانگاکانی کوردستانی نانی ئەمە نەبێتە بابەتێک یاخود بێتە بابێک بۆ قسەکردن لەسەر توانایی پەیمانگاکان هەمومان ئەم حاڵەتە ئازانین پەیمانگاکانی کوردستان هەمووی بەرە و لاوازی ئەڕە بەداخەوە کادر دروست ناکە بەقەدەوەی موظف یاخود کارمەندی حکومی دروستکە لە پەیمانگاکان ئەوەنەوە بیر لەوە ئاکرێتەوە بڕوانامەکەی وەرگێ و بچێت تەعین بێت و دابمەزرێ بیر لەوە ناکرێتەوە لە ناو پەیمانگا لە ڕێی وانەکانەوە لە ڕێی مامۆستای زۆر باشەوە ئەکتەر دروستکرێت ئەمە بابەتێکە هەمومان لی بووینەتەوە جێی نیگەرانی هەموو شانۆکارانە بۆ خولەی ئێمە ئایا دروستیەکەین یان دروستی ناکەین ئێمە هەوڵێکە دەستمان پێی کردووە ئەم هەوڵە بەردەوامە بێ لەوەیە لە پەیمانگایەک ئیجبار بکرێ بۆ نونە بابەتەکان زۆربەی بە نەزەری بڕۆن بەداخەوە ئەمە گرفتی سەرەکیە بە نەزەریکردنی سیستەمێکی وەکو پەیمانگایە خود زانکۆ کارەساتی زۆر گەورەی خوڵقاندەوە ئەوەتانێ لە زۆربەی شارەکان گرفتی ئەکتەری زۆر باشمانێ گرفتی ئەکتەری پرۆفشناڵمانێ لە هەمووم کوردستانە وەکو وتم هەمووی 6-7 ئەکتەری بە ئاگا و پرۆفشناڵ و باش نییە ئەمە کارەساتە لەگەڵ ئەوەی ساڵانە پەیمانگا هەر پەیمانگایەک لە هەر بەشێکی بەشەکەی خۆی 40 بۆ 30 کەس تەخەڕوجەکات 2 کەس نامێنێتەوە لە گۆڕەپانی شانۆکە ئەمە گرفتی گەورەیە بۆیە ئەگەر بەراوردێ بکەین ئەم خولە خەڵک دروستەکە یاخود ئەکتەرێکی بە ئاگا دروستەکە ئێمە ئەمڕۆ یەکەم ڕۆژمان بوو لە ڕێی مناقەشەیەکی نیو ساعاتی و دواتر ڕایەنان لەسەر چەند بابەتێکی زۆر جیهانی وەکوانی ئیشکردن لەسەر تەمارینەکانی ئۆگۆستۆباڵ یاخود هەر بابەتێکی تر کە ئێمە دەستنیشانمان کردووە هەستەکەی ئەکتەر بە ئاگا دێنیتەوە ئەڵێ ئەمەیە کێشەکان ئەمەیە کێشەکان لە پەیمانگا لە سەر ستێج لە ناو نمایشێک ئەگەریش نەتوانین لە ماوەی ئەم دە ڕۆژە دروستیکەین بە ئاگای ئێنینەوە ئەکتەری بە ئاگا چێە. زۆر باشە پێم خۆشە بزانم هەرچەنە خۆت باسی ئەوەت کرد کە ئەمڕۆ یەکەمین ڕۆژی با بڵین خولەکەی ئێوە یان وەرکشۆپەکەی ئێوەیە بەڵام تەکنیکەکانی بە ئاگاهێنانەوەی ئاکتەر ئێوە بەچی دەستی پێەکەن؟ سەیکە گرفتی سەرەکی ئەکتەری ئێمە مەشقە ڕاهێنانە ئێستا ئەمڕۆ قسەمان لەسەرەوە بوو ینی کاتێک یاریزانێک بۆ نمونە تۆپی پێەکە بۆ نمونە ڕۆناڵدۆ و میسی ئەگەر نمونەیەوانە بینینەوە ڕۆژانە مەشقیان هەیە ئەگەر کەسێک لە مەلەوانگە مەلەوانیەکە ئەبێ ڕاهێنانێ بێ پاسکیل سواری ڕاهێنانی شۆفێری ڕاهێنانی هەموو ئەو بوار و ئەو ئەوانی کە لە ژیانە هەیە ڕاهێنانی ڕۆژانەیانێ بەداخۆ تەنها شانۆکار و ئەکتەر لە کوردستانە ڕاهێنانی نییە ڕاهێنان ناکە تەنانەت ینی با ئەم قسەیە لە ڕووی زانستیشەوە دەرچێت ئەسڵەن ئیمانی بە ڕاهێنانکردن و مەشقکردن نییە نە لە پێش نمایش نە لە پێش پرۆژەیەکی شانۆی ئەنی زۆر کە من ئەو ئەکتەرانی کە خۆیان پەروەردەکەن کە
جگە لەوەی کە پرۆژەیەکی شانۆیی هەیە ڕۆژانە لە ماڵەوە لە بەردەم ئاوێنەیەک یاخود لە ژوورێکی خۆی یاخود لەگەڵ کۆمەڵە شانۆکار خۆی ڕابێنێ مەشق بکە. بۆیە گرفتەکە لێرەیە، ینی ئەمە هیچ پەیوەندی بە نە حکوومەتی هەرێمەوەیە نە وەزارەتی ڕۆشنبیریەوەیە نە دەستگا پەیوەندیدارەکانەوە، ئەمە پەیوەندیەکی بە ڕۆحی خۆتەوەیە. کاتێک تو ئەڵێن ئەکتەری ئەبێ مەشقت هەبێ، مەشقی جەستەیی، مەشقی دەنگ، ئەنی گرفتەکان لەوەن تۆ نامۆی بە شوێنەکە، گرفتەکان لەوەیە تۆ ئەچیتە نمایشێکەوە تەنانەت نامۆی بە سەر ستەیجەکە. ئێمە نەمانتوانیەوە خۆمان دروستکەین، بۆیە گرفتی سەرەکی ئەم خاڵەیە ئەبێ جارێ ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین. یعنی ئەچیتە بەردەم دەرهێنەرێک نامۆی بە قسەکردن دەرهێنەرەکە، نامۆی بە ڕنگ، نامۆی بە مۆسیقا، نامۆی ینی لە هەموو بوارەکان پاشە کشێمان کردو. دێت ئەڵێ من ئەکتەرم حازرم یاڵا دەی ڕۆڵەکەم بەرێ و ڕاستەوخۆ تەنانەت بۆ خۆگەرمکردن کە تەمارینی ڕۆژانەی و سویدیە پێش نمایش ناکرێ ئەسڵەن ئیمانی پێ نییە. ئەمەیە گرفتەکە ئێمە ئەمانەوێ لە ڕێی ئەم خولە و بەردەوامبوونی ئەم خولە وا ئەوەی کە لە بەردەستمانەیە و بەشدارە بن لەم جۆرە خولانە بە ئاگای بێنینەوە. نواندن بەو جۆرە ئاسان نییە. کەسێک ئەوێ ئەکتەرێکی زۆر باش پرۆفشناڵی لێ دەرچێ لە خۆ نییە. بۆیە تەنها ئامانجی ئێمە لەم جۆرە خولە ئەمانێ. دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری باشتر. زۆر سوپاس بۆ نەژاد نەجم شانۆکار، سوپاس کە لەگەڵم بوویت.